سڵاو ئەم شۆ باسی دیاردەیەکەکەین کە پێیەکی لە ناو دنیا کۆمەڵایەتیەکەی کوردستانە، پێیەکی لە ناو باری دارایی و ئابووری کوردستانایە و دەستێکیشی پەیوەندی بە تەممەڵی و کەمتەرخەمی بەشێک لە خێزان و ژنومێردە کوردەکانە هەیە. لە ماوەی ڕابردوودا بە شێوەی جۆرا و جۆر باسیەوە کرا کە ڕێژەی دانیشتوانی شارەکانی کوردستان بە بەراورد لەگەڵ ڕێژەی دانیشتوانی شارەکانی تری عێراق، با بڵێن شارە عەرەبیەکانی عێراق، جیاوازیەکی هێزگار زۆر هەیە. ئەم جیاوازیە هەندێک لە شرۆڤەکاران هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی بایۆگرافیەوە بە مەترسیە زانن. گرافیکێکمان دروست کردووە لەسەر ئەو ژمارە مەترسیدارانەی کە لە کوردستانە هەیە. ئێمە لێرەوە بەرنامەکە لە کۆڵانێکی کۆمەڵایەتیەوە بەرەو کۆڵانە گەورەکەی بابەتی نیشتیمانی ئەبین. چۆن؟ پێش دروستکردنی بەرنامەکە لەگەڵ هەندێک برادەرانی تەلەڤیزۆن پرسیارم لێکردن، یعنی ئەو بەڕێزانی کە خێزاندارن، یعنی تایەتی 8 ساڵە ژنومێردە یەک مناڵیانەیە، 10 ساڵە ژنومێردن یەک مناڵیانەیە، 15 ساڵە ژنومێردن 2 مناڵیانەیە. کە پرسییم بەشێکیان گریاندایەوە بۆی کە مناڵ بەخێوکردن ئێستا ئەرچی زۆرە، ئێستا لە ڕووی داراییەوە تێچووی زۆرە و تا دوایی. بەڵام من هەر لە جەنابیانمون لە زۆر بەڕێزی تریشە پرسم، خۆ زۆرێک لە خێزانە خوا پێداوەکانیش لە ڕووی مادیەوە دۆخی خێزانیان هەروایە. جا بە وردو درشتی بە ئامادەبوونی کۆمەڵێ بەڕێزی پسپۆرت لە بوارەکە دەسەخەینە ناو ئەم دیاردەیە و بابزانین بەچیەکەی. بەر لە هاتنی میوانەکان بینەری بیۆگرافیایەک بن لەسەر هەر بەڕێزێکیان و فەرموو. سیروان محەممەد، سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان، ساڵی 1994 بڕوانامەی بە کالریوسی لە ئەندەزیاری ئەلکترۆنی و گەیاندن لە زانکۆی بەغدا بەدەستهێناوە. نێونەراتی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لە کشانەوەی نەتەوەی گرتووەکان لە عێراق. لە ساڵی 2004 تاکو 2006 کاری لە بەڕێوەبردننی نوونەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە کردووە. ساڵی 2010 تاکو ئێستا سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستانە. دکتۆر خەلیل ئیسماعیل، مامۆستای زانکۆ، ساڵی 1966 بڕوانامەی بە کالریوسی لە جوگرافیا لە زانکۆی بەغدا بەدەستهێناوە. ساڵی 1973 بڕوانامەی ماستەری لە دیموگرافی و دانیشتوان لە زانکۆی بەغدا بەدەستهێناوە. لە زانکۆی بەغدا ساڵی 1970 بڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە. دکتۆر شەهلە وەلی جەبار، توێژەری کۆمەڵایەتی، ساڵی 1999 لە پەیمانگای تەکنیکی هەولێر بڕوانامەی دیبلۆمی بەدەستهێناوە. ساڵی 2006 لە کولیژی ئاداب بەشی توێژەری کۆمەڵایەتی لە زانکۆی سەلاحەددین بڕوانامەی بە کالریوسی بەدەستهێناوە. ساڵی 2009 بڕوانامەی ماستەری لە زانکۆی سەلاحەددین بەدەستهێناوە. لە زانکۆی سەلاحەددین ساڵی 2019 بڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە. ئێستا لە زانکۆی سەلاحەددین لە کولیژی ئاداب بەشی کۆمەڵناسی مامۆستایە. دەستخۆش، دووبارە بەخێر بێن، ئازێتان کێشە. ئەمێ بە پرسیارێکی زۆر سادە دەست پێ بکەم لە جەنابتەوە، چکە ئایپادەکە و کردوتەوە و بە پڕ ژمارە و ئامارەوە هاتووی بۆ لامان. ئەم بابەتە مەترسی هەیە بۆ ئەگەر هەیەی مەترسیەکەی چییە؟ بە کورتی پێم بڵێت، چکە هەمان پرسیار لەو دوو بەڕێزەش. وەڵا بەنسبەت هەرێمی کوردستان و عێراقەوە ئەوە گەڕێتەوە سەر پەیوەندیەکەی هەرێمی کوردستان و عێراقەوە. ئایا گەرێ من ناو عێراقدا سەیری خۆمان بکەین ژمارەمان کەمە بێتەوە و لە ئایندەدا ئەو ژمارە کەمبوونەوە بەکاریەت لەلایەن عێراقەوە دژی هەرێمی کوردستان، ئەوە بیرکردنەوەیەکە. بیرکردنەوەکەی تریشە تۆ کاڵەی ئێمە لە ناو عێراق داین
خەڵق ئازادە لە هاتوون و لە کڕین و لە فرۆشتن چۆن کورد دەچێتە بەغا و چێتە ناوچەکانی تر ئەوانش بە هەمان شێوەیە ئێرە و ڕەنگە لە ڕووی ئابووریشەوە سوودی هەبێت بۆ لە چلایەکەوە سەیریەکەی باشە دەرەکەوێت لەو ڕوانگەی کە هەڵبەتە دوای ئەو هەندێک ژمارەمان پێ بڵێ بڵێ ینی لەو ڕۆی کە مقارنەی ینی بەراوردکاری خێزانێکی کورد بە کەمی مناڵەکانی لە بەرامبەر خێزانێکی عەرەب با تۆزێ واقع بین ینی ئێمە لە عێراق وازانین کە لە هەر جوڵەیەکی سیاسیە عێراق چۆنی سەیری ئەماکان لەو ڕۆوە مەترسی هەیە وەکو ژمارە ساڵ بە ساڵ ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستان ڕێژەی گەشەی ساڵانەی هەرێمی کوردستان هی دانیشتوانەکەی کەمەکاتەوە ینی وەکو ڕقم بۆت باسکەم لە 2009 تا 2010 ڕێژەی گەشەی دانیشتوانی ساڵانەی هەرێمی کوردستان بە هەر سێ پارێزگا کە ئەو کاتە هێشتا هەڵەبجە دروست نەکرابوو 2.7 بوو لە ساڵێکە لە 2020 ئێمە خەمڵاندومانە بە پێی ئەو داتایانەیە کە لەلامانە بۆتە 2.1 ینی 0.6 لە 100 دابەزیوە عێراق لە بە هەمان شێوە دابەزیوە بەڵام عێراق چەند بوو عێراق نزیکەی 3.3 بوو ئەو کاتە ڕێژەی گەشەی ساڵانەی 3.3 تا 3.5 بوو بە پێی داتاکانی خۆیان ئێستا دابەزیەوە بۆ 2.7 2.8 ئەویش دابەزیوە بەڵام جیاوازیەکەی نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هێشتا زۆرە باش بەڵام بۆ ئەوان ڕەنگە لە ڕووی بایۆگرافی و کێشەی نەبێت لە بەرویان خۆیان وڵاتن و ئەوە دروست نابێت وایە خانم بە ببوورە تۆ بووی بەخیر بەڵام بە خۆی وایە خانم یەکەم وایە دووبارە بە خێر بی ئەم بابەت ئێمە دەستنیشانمان کردووە ئەیهێنا بەرنامەی لەسەر دروستکرێ بۆچی بابەتێکی عالەمیە باشە جیهان هەمووی بەرەو کەمبوونەوە ڕۆشتووە باشە وڵاتێکی وەکو ئیندۆنیزیا کە وڵاتێکی فەقیرە باشە کەمکردنەوەی خێزانی خێزانی ناوەکەی تایە وردەورە زۆرە بێت ئەوە نەمایتر خێزان هەشتنۆ مناڵ بخاتەوە بابەتێکی عالەمیە کەواتە ئێمەش بەشێکین لەو مۆزوعە کۆمەڵێک هۆکار دەوریان هەبوو لە دروستبوونیە ئەوەی کە من خوێنمەوە لەسەری بابەتە ئابووریەکە دەوری هەیە دەورێکی باش ئەجێڕە لەو مۆزوعەیە تو پێمەڵێ ئەڵێ باشە ئالی دەوڵەمەندەکانیش بەرەو ئەو ئاقارە ڕۆشنە فاکتەری دیکەش لەگەڵیە ئەین بەس فاکتەر ئابووریەکە نییە جاران ئەگەر دایکم 6 منداڵ 8 منداڵی خستۆتەوە منداڵەکان لە 10 ساڵێ چوونە ئیشیان کردووە یارمەتی هاوکاری مادیان بۆ ماڵەوە حازر کرد ئێستا تو مناڵێکە خەیتەوە هەتاوکو زانکۆ تەواکە تو مەسرەفی لێەکەی زانکۆشی تەواو کرد هاوسەرگیریەکەوە چێتە دەرەوە هیچ استفادەیەکی مادی بۆ تو نییە زەختە مادیەکە زیاتر لەسەر دایک و باوکەکەیە ئەو لەلایەکی کە ئەستا ژنەچە ئیشەکە خەڵکێکی زۆر سێ چوار مناڵی هەیە نازانێت چۆ دای بنێت جاران داپیر و باپیر ئایلێکی گەورە بوون لەلایەن دائەندرا و چیان لێبوو ئێستا نازانێت کوێ داینێ حەزانەیە پارەیە فڵانە ناتوانێت پورە داپیر جێنیە داینێت بۆ یەک و دووەکە بۆ ئەو سەرسوکترە خاڵێکی کە پیاو دەیەوێت سەژنەکەی لە شولارەکەی جوان بێ مەوزوعە ئێتو مناڵ زیاتر بخەوە ژنەکە تێکە داکەوێ ئەوە لە ڕوت و بێکەوە زۆر ورد دەسەخستە ناو برینەکان و ڕێک ئێمەش ئەوانەمانەویست یان ئێستا من هەندێک هەر بە سوحبەتی شۆ لەگەڵ هەندێک لە برادرانی لە برادرانی ئێرە ینی خانمان ینی هەموو شتێکیانوت ئەو ئەم قسەی جەنابتیان نەکردیانی من پێم وایە بەشێکی ئەوەی کە خانمان ئێستا بەشێکی خانمان ناڵن هەمویان ینی لە شولاری خۆیان پێگرنگترە لە ئەو پێگرنگکرە چونکە پیاو ئەو های دەوێ لە چاوی پیاوە دەبێت لە شولارەکە جوان بێ ژن بۆ پیا خۆی جوانەکە ئەوە هەیە ئەنجە دەیەوێت لە شولارەکەی بمێنێتەوەکو خۆی هەتاوکو بە جۆرێک لە جۆرەکان بۆیە کەمترین مناڵ مانەوە و بە گەنجی زیاتر تو سێکە و سنتەراتی تەزمیلە بۆچی ئەوە زۆر بووە گرنگیدان بە ڕووکەشی دەرەوە ڕووکەشی دەرەوە کاتێک کە تو مناڵ زیاترە بێ هەمووی داکەوێ دوایشەوە ئەبێ و مەسرفش ئەو مەسرفش کاتی بۆیە پارە چاگە بێتەوە نایکات دەسێت لە دوای لە شولارێکی جوانتر ئاگەڕێ ئەتر ژنەکە بۆی تووشی و حاڵەتە نەبێ هینەکات
مبەڕیت بۆ کەمی مناڵەکانی هێنێتەوە و تاڵ ئەوە دەستخۆش دکتۆر تۆچێڵ سپاسدانەکەی پێشەکی بەڕاستی هەردوو برێز کە باسی مەسلەی دانیشتوانی کرد کە متفقن ڕێژەی دانیشتوان بەرەو کەمبوونەچی لەسەر گشتی عالم باشە و هەروەها لە دەوڵەتانی کتر و هەروەها مەسلەی خصوبەواتە منداڵبوون بەرەو کەمبوونەچی باش بەڵام مەسئلەی ئەم مەسئلە لە لای ئێمە لە کوردستان بە تایبەتی جیاوازی هەیە و خەتەرێکی گەورەی هەیە لەسەر ئایندەی کوردستان خەتەرەکە لێکۆیە برادران باسی مەسئلەی ئابووری و دەوری ئابووری لەسەر و هەروەها دەوری کۆمەڵایەتی لەسەر ئەم مەسئلەیە ئەوە ڕاستە بەڵام لای ئێمە مەسئلەی سیاسی کاریگەری زۆری گرنگی هەیە لەسەر ئەم حاڵەتێکی ئێمە تیاێژین چۆن ئەمڕۆ بتەوێ ناتەوێ ئێمە کێشەمان هەیە لەگەڵ بەغا کێشەی سیاسی کێشەی نەتەوەیی لەبەر ئەوە ئەم حاڵەتێکی ئێستا دروستە ئەبێ بەڕاستی بە جددی سەیری بکەین و دەستخۆشی لە ئێوە ئەەکەم کە ئەو مەوزوعە باسەکەن چکە بەڕاستی خەتەرێکی گەورەیە بۆ ئایندە خەتەرەکە لەکوێیە خەتەرەکە ئەوی کە ئێستا ئەمیدین لە خلال ئەم 20 ساڵە لەسەر ناوچەی دابراوەکان ناوچەی دابراوەکان وردە وردە ئەیبینین تعریب ئەکرێتەوە تعریبەکە لەسەر دوو ڕێگا ئەچێ یەکەم دەرکردنی کورد لەو ناوچەیە و هێنانی عەرەب بۆ ئەو ناوچە لە لای کتریشەوە ئەمە ئێستا ئەم حاڵەتە خەریکە بکێتە هەولێر و سلێمانی و هەروەها دهۆک لەبەر ئەوە بەڕاستی مەسئلەی ڕێژەی زیابوونی دانیشتوان و مەسئلەی منداڵبوون لە لای لە هەرێمی کوردستان ئەبێ بە جددی وەربگرین و بزان چ کاریگەری هەیە لەسەر ئایندەی کوردستان ڕاستەکەی بە شێوەیەکی گشتی لە ملەتی عەرەب لە عێراق و ملەتی کورد لە کوردستان ڕێژەی منداڵبوون بەرەو کەمبوونە چیە بەڵام ئایا ئەمە چ کاریگەری هەیە لەسەر بۆ وڵاتێکی دەوڵەتدار هیچ کێشەی نییە لە بەرۆی کە هەموو مافێکی خۆی جێگیر کردووە بەڵام بۆ ئێمەیە کە بەیانی بۆ نمونە بە یاسایەک پێوەری دانیشتوان بکەنە ینی بکەنە پێوە بۆ مافەکانی ئێمە لەویا کێشەکە دەستێ ئەزانی ئێستا تۆ ئەگەر سەیری دستور بکەیتن دستوری عێراق 2005 زۆر شت ئەیبینی پەیوەندی هەیە بە دانیشتوان مەزانە نمونە بۆدێنم بەرلەمانی عێراق بەرلەمانی عێراق مەقاعدی بەرلەمانی عێراق پەیوەندی لەسەر ڕێژەی دانیشتوان لە هەر پارێزگای لە پارێزگەکانی عێراقەوە واتە هەر پارێزگایەکی بەرەو زیابوونە چیت مەقاعدەکەی زیاترە بێ ئەمە یەک دوو لە ڕووی مەسائلێکی میزانیەی ساڵانەیەکی عێراقەوە ئەمەیشە پەیوەندی هەیە بە ڕێژەی دانیشتوانی پارێزگەکانی عێراق بە پارێزگەکانی هەرێمی کوردستان بچیتە سەر مەسائلێکی پەیوەندی بە دەرەوە دیبلۆماسیەکان دەرچوونی قوتابیەکان بۆ دەرەوە بەعثاتی ثەقافی و هەروەها ناوخۆ ئەمە ئەگەر سەیری دستوری 2005 ئەەکەیتەوە زۆری تەرکیز ئەکرێتەوە پەیوەندی هەیە لەسەر قاعدەی دانیشتوان لەبەر ئەوە ئەبێ ئەو مەوزوع بە جددی وەرگرین باشە چۆنی بە جددی وەرگرین یان ئێستا بە ژنومێردەکان بڵێن مناڵ دروستکەن لێرە ئەعلام دەورێکی بۆ من دەستخۆشی لە ئیواکەم لێرە ئەعلام زۆر دەورێکی سەرەکی هەیە و دەسڵاتدارانی حکوومەتیش دەوری گەورەی هەیە بۆ ئەو مەسئلە کە ڕوونە بێ بۆ خێزانەکان کە مەسئلەکە مەسئلەیەکی نەتەوەیە تەنها مەسئلەی ژنومێردە پێما بێت جوولەکەکان ئەگەر بە نمونە وەربگرین یان یەکێک لەو پلانانەی کە خۆیانیان پێ گەورە کرد بە ئێستاشە ئەو کللتورە هەیە ینی زۆر جار لە وڵاتانی دەرەوە کە خێزانێکی جوولەکە بینی جگەل لە جلوبەرجان ینی یەکسەر بە مناڵەکانیان ناسیتەوە ینی مستحیلە لە سەر و 4 مناڵ و 5 مناڵیان هەیە دایمەیانی هەمووشی لە یەک تەمەنەوە پێما بێت جوولەکان بۆ فراوانکردنی ڕێژی دانیشتوانی خۆیان زۆر گرنگیان بە جوولەکان ژایە جوولەکان کۆمەلگایەکی داخراوە یعنی تو ناتوانانی ئەبێتە جوڵ بێتە یەهودی یەهودیەکان محددن معەنن و پەیوەندی بە ئەوی کە ئێمە باسی ئەەکەی نییە مەسلەی نەتەوەی مەسلەی دینی مەسلەی تائفی هەڵبەتە منیش باسیەوەکەم لە سەرەتای دروستبوونیانەوە کە هەوڵیان نا دەوڵەت بۆ خۆیان دروستکەن و خۆیان کۆکەنەوەی چێک لە گرنگجەکانیان ئەوە بووکە ویستیان خێزانەکانیان فراوان بیانی مناڵی زۆر دروستکەن بووی کە ڕێژەی دانیشتوانی خۆیان بەڵێ لەبەرەوە ئێمە کێشەمان هەیە
وەکو باشە چی با تۆزێک من نامەوێت تەواو لە ڕووی سیاسیەوە وازەحەکەیمە هەر جەنابەت سەرپێی چەندین خاڵە باس کرد کە ترسناکە بۆ ئەیگە حەز دەکەم هەر شانێکمان لە دیوە کۆمەڵایەتیەکە بێت بام ینی ئەمە بە جەنابە بڵێم ینی چی بکەین ئێستا بە ژنومێردەکانی کورد بڵین مناڵ دەست پێ بکەن ینی چۆنە ئەمە وایە کەسی بە گوێمان ناکات دەبێت سەرمای کۆمەڵاتی بینی دەسەڵات و خەڵک بهێنرێت یان سیقا لە بین دەسەڵات و خەڵک بێنرێتەوە بەڵام لە ڕووە ئابوووریەکەوە ئایلە استقراری هەبێ بە تەکید زۆرێک لە زۆرەکان دەتوانی هوشیاریکەوە شمود ینی لە سەرەتای بەرنامەکەوە شمود ینی ئەگەر سیرکەی خێزانە با بڵین دەوڵەمەند و نیمچە دەوڵەمەندەکانیش لە کوردستانە هەر مناڵەکانیان کەمە من ئەمێ تۆزە بابەتەکە تاو گرێبینەوە بۆ خاڵی کە لە کۆتایی یاخۆت باسی کرد کە کارکتەری ژنومێردەکە ینی ئەم ژنومێردە ئایا پێکەوە ئەژین بۆی کە من ناڵێم گرنگجیدان بە لە شولار نەمێنێ و یەکتری ئێمال کرێت دکتۆر بەڵام منە لەم دکتۆر یاتیادی وەریگرەوە با لەسەر تۆ ماڵ نەبێت لەسەر خۆم ئارزوی خۆت باشە چکە زیاتر لە دکتۆرێکی هێناوە بۆمان ئەمێ بابەتەکە لەوە تۆزێک نەترازێنی ینی بەرپرسیارەتی نەتەوەی ڕەنگە ئێسان دێکەس گاڵتەمان پێ بکە ئەم بەرنمەیە کە دا بەزێت بە جۆرێک لە جۆرەکان نەقدمان بکە بەڵام بڕاتانە بێ کاتێجێت کە شایەتمانێکی بە حەق بێنن بڵێن وەڵاهی شتێکی باشیان کرد چکە نزیکی لەوەین کە کار لە کار ترازێ ویستە قسەیەکی وەڵام من ئەڵێم ینی قسەی دکتۆر و شەهلەخانیش ینی هەردوو چیانێکە گرنەوە ئەمە یەک من ناچمە بابەتی سیاسیەکەی لەبەرەوەی دوورە لە پسپۆڕێکی خۆم و پەیوەندیەکی دوور و درێژم هەیە لەگەڵ دەستگای ناوەندی ئاماری عێراق نامەوێت لەم بەرنمەیە بۆ پەیوەندیە تێکگەم دانیشتوان بابەتێکە کە وڵاتان سەرۆکی کۆمارەکە یان سەرمەلیک یان سەرۆک وەزیران سەرپەرشتی ئەنجومەنێکی دانیشتوانەکات پێوترێ ئەنجومەنی باڵای دانیشتوان ئێستا عێراقی شەیەتی باش ئەم ئەنجومەنە ئیشی ئەوەیە چەند وەزیرێکیش ئەندامنتیای چەند پسپۆڕێک ئەندامنتیای دانیشن ساڵیان کۆبوونەوەیەکیان دوو کۆبوونەوەکەن گۆڕانکاریە دیمۆگرافیە کۆمەڵایەتیە ئابووریە پەروەردەیە تەندروستی هەمووی سەیرەکەن باش دراسەیەکەن ئایا وڵاتەکەیان لە ڕووی دانیشتوانەوە لەم بوارانەوە بەرەو چوارڕۆن لەم ساڵە چ گۆڕانکاری ڕوویاوە لەم دوو ساڵە چ گۆڕانکاری ڕوویاوە و ئەبێت چی بکەن بۆ ئەوەی دانیشتوانەکەیان لەو ڕوانەی کە باسم کرد مستەقر بن مشکلەیەکیان نەبێت تا بتوانن ئەمە عێراقەتی طبعاً بە سەرۆکایەتی سەرۆک وەزیرانی عێراقە بەڵام ینی مانگی لەمەوە پێش چوومە کۆبنەوە کە من لە جیاتی جەنابی وەزیری پلاندانان بە تایبەتی بۆ مۆزوعی سەرژمێری بوو ئەو کۆبنەوەیە سەرژمێری مۆزوعێکی کە ئێستا ئەو ئەنجومەنی دانیشتوان ئەنجومەنی باڵای دانیشتوانە ضرورە لە هەموو وڵاتێکە هەبێ ئێمە وڵات نین هەرێمێکین سەر بە دەوڵەتێکین بەڵام بۆ ئەو خاڵانەی کە دکتۆر باسی کردیان بۆ ئەو خاڵانەی کە شەهلەخان باسی کرد پێویستە ئەنجومەنێکی هاوشێوە لە هەرێمی کوردستان هەبێ بۆ دیراسەتی ئەو هەموو ڕوانگانە بکات کە ئاماژەی پێدرا تاوەکو ئیستا لەم بەرنمەیەدا اینجا بەرەو چ ئاراستەیە کە ڕۆین ئەو ئەنجومەنە قەرارە چی ئەکات چی ناکات بەپێ ئەو داتایانەیە کە لەبەردەستێتی داتاکان چێ دابینیەکاتەوە ئەو کاتەی تر وەزارەتی پلاندانان و دەستی ئامار دابینیەکات و توێژەرە کۆمەڵایەتیەکان و مامۆستای زانکۆکانیش توێژینەوەی لەسەرەکەن بۆ ئەوەی بەرچاوڕوونی بدەن بەو ئەنجومەنە و بەو بە سەرۆکی ئەنجومەنەکەش کە ئەڵێن ڕێی ئێمە وایە لە وڵاتانی شەروایە think tank هەیە پرسەکەن بە زانکۆیەک بە مەجموعەیەک شارەزا بۆ ئەوەی بزانن سیاسەتەکەیان بەرەو چۆن ڕوە دەستخۆشیانی تۆ سێرەکەی وڵی ئێسا بەرنمانەیەمان دێجار کە دروستیەکەین ینی بە بەلاش و حەلاش یەک دنیا بەبێ هیچ ئەرچێک ینی بەلایانی پەیوەندیدار بە حکوومەت بەبێ هیچ ئەرکوماندووبوونێکەوە تا ئێمە ینی شارەزایی و ئەزمموی ئێوەمانە نەخینە سەر مێزێک و لەمای کاتژمێرێکا پاک و تەمیزەین بەلایانی پەیوەندیدار هیوادارم گوێ بگرن من نامەوێت پێی تۆ لە ناو چکە زۆر جوان دەسەخەیتە ناو برینەکان نامەوێت پێی تۆ لە ناو خێزان و ژن بینیتە دەرەوە تۆ نوێنەرایەتی ئەو ژنانە کێسا لە کوردستانە لەم بەرنمەیە کە پێیان وایە
ینی ئەمەی یەک گرێدراوێکیش ئەوەشم بیتێ کە ئایا مناڵ هۆکاری پتەوکردنی پەیوەندی خێزان نییە ینی بە دیوێکی تراواز لەسەر ژمێرەکەش بێنە ینی ئاگەر خێزانێک چوار مناڵیان هەبێ گرێدراوتر نین لە خێزانێکە مناڵیان نەبێ هەر مناڵیان هەبێ یا یەک مناڵیان هەبێ دەی بە تەکید بوونی منداڵ لە ئایلەیە پەیوەندی نێوان ژن و پیاوەکە بەقوترەکە بۆ حسابی کاتی کە کێشەشیان بێ لەبەر خاتی مناڵەکەیان چاپۆشی لەکەن ئەوە قسێکی تیانی بەس تو بە دیوێکی تریشا سێ و ئایلانە بکە کە ناگونجێن لەگەڵەکە چوار مناڵیان هەیە چوار مناڵەکە کەوتە سەر جادە ئەوەش هەیە ینی مۆزوعی مناڵ خستنەوە و ئەزانم دیوێکیان مۆزوعێکی شخصیە دیوێکیان مۆزوعێکی عامە دیوە شخصیەکەی بۆ حسابەیە کە دیسان دەڵام ژن دەیەوێ مەسەلەن بەو قوامە بێ کە پیاوەکەی دەوێ یان پیا و تەمەشای دەکا بە دیوێکە خوێنەوارە کاتێک کە ئاستی خوێنەواری بەرزە بێتەوە بیرکردنەوە لە زۆر منداڵ خستنەوە کەمترە بێتەوە بە دیوێکە باشە تەندروستە باسی بابەتێکی گرنگ کرد تەندروستە تا خانمێک لە بڕۆی ئێمە باسی خانمەکەین لە بڕۆی پرۆسە ینی پشتی شێری ئەو پرۆسەیە بەر خانمانەکەوێت ینی لە دروستکردنی مناڵەکە و لە ڕۆ تەندروستێکە و لە ڕووە تا دوایی تەندروستە خانمێک هەتا لە پێگەی خوێنەواری خۆی نزیک بێتەوە بەرزتر بێتەوە یا وەزیفە و ئیشی زیاتر بێت ئەوەندە پێ لە ماڵ و لە مناڵ و لە ژیانە کۆمەڵایەتێکە دوورخاتەوە تەندروست ئەم شتە تێگەیشتی چێڵە تەندروست نییە تەکید تەندروست نییە بەس تو ناتوانانی بە کەسێک بڵێ مەسەلەن بڵێ منداڵ زیاد بخەوە ئەڵێ کاکە جوابەکەشی وا دەبێ من هەیە هێشتا خوێنەوە بڵێ دەوامم هەیە لە شوێدای بنم چێ بۆم بەخێو من پرسیمە چێ بووم بەخێوکە ئەڵم خۆت بەخێوکە ئەڵە خۆم پێڕان ناگەم وەختم نییە بە دوای وەختدا باشە ئەو وەختە ئەوەی کە زۆربەی کەس باسیەکە پێ دوایە مۆبەڕیرە یان ڕاستی تایە ڕاستیشی تایە ڕاستیشی تایە مۆبەڕیرە بەڵام ڕاستیشی تایە شتێکی کە کاک دەروم جاران کە زوو بە مێردەدرا لە ماڵیشەوە بوو ئەتر وەکو هین دەیخستەوە ئەوەندە بیری ناکردەوە کە مۆزوعەکان چۆن بن بەڵام ئێستا هات تەمەنی زەواز تۆزێ ناڵم زۆر تۆزێک بەرزەوە بووە کە تۆزێ بەرز بۆتەوە دەوری هەیە لەوەی کە ژن دووجار بیر بکاتەوە کاتێکە مناڵە خاتەوە دایک و باوکەکان جاران زەختیانە کرد لەسەر کوڕەکانیان کچەکانێک کە منداڵ بخەوە بۆ زیاتر ئێستا ئەو دەسەڵاتیان نییە یعنی گۆڕانی بەهاکان گۆڕانی کار و پیشە پێشە کشت و کاڵی بوو هەموو عائیلە زراعەتێ کرد ئێستا هەر کەسە و پسپۆری خۆیەتی ناپڕژێ بەوەی کە منداڵێکیان چوار منداڵ بەخێو کات هەموو پێک و گرێدراوە لەم بابەتە بچووکەوە لە دەرگای زۆر گەورەین دکتۆر جا من هێر پرسیار لە تۆ ناکەم قسەمان بۆ بکە ئەزانی شوێن ئێمە تا ئێستا تقریبان لە دەوری مەوزوعەکەی بەڵێ وایە نەچوونە ناو مەوزوعەکەیە باش مەوزوعی خێزان من نامەوێ بڵێم وەکو سین قەراری یا بوو کاتی خۆی لە هێشتاکان ئەبیە لە خێر خێزانی کرد یەک مناڵێکی زیاتر نەبێت مع العلم سین خۆ دەزانی گەورەترین دەوڵەتە لە عالم لە ڕووی ژماری دانیشتوان ملیار و نیوەکە دوای پەشیمان بوو بۆ چوونەکەی تێگەی من نامەیە ئێمە قەرار بین کە ئەبێ هەر خێزانێکی لەمە زیاتر نەبێ یا لەمە کەمتر نەبێت بەڵام ئێمە ئەتوانین وەکو مامۆستا باسی کرد ئەو لژنەی باڵا کە دروست ئەبێت لە شارەزاکان کە ئەمانە دیراسەتی مەوزوعی کوردستان بکەن بە تایبەتی نەک بە گشتی باسەکەین ئەمە تا ئێستا گشتیە ئایا بزانین هەرێمی کوردستان لەم وەزعیکی ئابووریە لەم وەزعیکی سیاسیە چۆن تەختیتێکی دابنن بۆ سبەینی چۆن استراتیژیەکی لە ڕووی ئەم مەسائلانێکی ئێستا ئێمە باسەکەین چۆن استراتیژیکی دانین بۆ خێزان و بۆ حکوومەت ئەوی کێ شاهلەخانیش باسی کرد یعنی دەوڵەت یاخۆ هەرێم دەوری هەیە بۆ یارمەتیدانی ئافرەت چۆن تاکو بتوانانی مناڵ دروستکە و لەسەر حسابی ژیانی خۆی و هیلاکبوونی خۆی نەبێت چۆن ئەتوانی مساعدەی ژنی حامل بکە ئەتوانی مساعدەی ئەو عائیلەی بکە لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی لە ڕووی وەزیفی واتە ئێمە ئەو لژنەیەکی
مامۆستا باسی کرد بەڕاستی زەرورەتە کە دیراسەتی ئەو مۆزعیکی بیکەن و ئایا چۆن بتوانن یارمەتی خێزانەکان بکەن ئەویکی ئیمکانیاتێکی اقتصادی لاوازە ئەویکی ئیمکانیاتی قدراتێکی کەمترە چۆن دەفعیان کەین بۆ پشگیریکردنی ڕێژەی زیابوونی منداڵان. ڕێژەی زیابوونی منداڵان ئەمڕۆ لە کوردستان زەرورەتە، بەڵام مناقەشە من ئەەکەیت ئەڵێ آخر ممکنە خێزانێکی ئەلف یا با یاسین ئیمکانیەتە نییە. ڕاستەکەی لەبەر ئەوە ئەبێ دەوڵەت لێرە قوانینێکی دەرەکە کە چۆن بتوانێت تەشجیعی کۆمەلگا بکە بۆ ئەم مەبەستە. دەسەکانە خۆش بێ پاکێجێکی گرافیکمان حازر کردووە، هەندێک داتای تایە و سەیرێکی و داتایاناکەین و ئیتر دەسەکەین بۆی کە چی بکەین بایتر ئەو قسێت بکە با اینجا گرافیکەکە. دکتۆر باسی زۆربوون و ئەو شتانەکات ئێمە زانین هەژاری و زۆری منداڵ دوو دیو یەک دراون، ئەین چەندە منداڵم زیاتر بێ زیاتر هەژارە بم. سری ئەو وڵاتانەکە کە هەژارن ریزیان کردو، بەڵام ئەو وڵاتانێک کە خۆش گوزەرانن بەو معنای کە خوان بێ لێ دەکەنەوە نە ئێدەی ئێمە دەبێ و حساباتانش بکەین. ئەو خاڵە من دواتر ئەمەسەری ئەوەی بزەبت ئەو قسەیشە لە خانکە باسی کرد یەکێکە لەو شتانەی کە ئێمە لە داتاکانە بۆمان دەرکەوتووە لە 2012ەوە ئێمە دیراسەتی ئەوەکەین کە کاریگەری زۆری مناڵ لەسەر کۆمەلگاکە لە ڕووی هەژاریەوە چەند کاریگەری هەبوو. هەژاری زیاتە طبیعی، بەڵام لە کۆمەلگەیەکە کە وەکو ئێمە بێت ینی کۆمەلگەیەکی بێ بەرهەمی چوزانم وەنیە یعنی ئەگەرنا لە کۆمەلگەیەکی پێشکەوتووە کە کار و چالاکی و بەرهەمیە بێ ئەو مناڵە و ئایندەی هەبێ. داتایەکی زۆرمان هەیە توانم دواتر بە کورتی بۆتان هێنکە و ڕێی ئافرەتەکانی چۆنە. دەستخۆش با ئەو پاکێجە ببینی. لە هەرێمی کوردستان خێزانەکان وەچە زۆر ناخەنە و منداڵ کەمتر دێنە ژیان بەراورد بە ساڵانی پێشووتر. ساڵ بە ساڵ قەبارەی خێزان بچووکتر دەبێتەوە. ڕێژەی گشتی بۆ هەر ماڵێک 5 کەسە. بەپێی دوایین ئامار تا ساڵی 2020 ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بە نزیکەی 6,170,000 کەسە. قەبارەی خێزان لە ساڵی 2007 6.2 بووە، بەڵام لە ساڵی 2019 بۆ 5.3 دابەزیوە. هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆمەلگای کوردیش وەکو زۆربەی کۆمەلگا پێشکەوتۆکانی جیهان بەرەو خێزانێکی بچووک و سنووردار هەنگاو دەنێت، چونکە ئێستا بەگشتی لە جیهان وەچەخستنەوە کەم بۆتەوە و کۆمەلگەکان بە کۆمەلگەی پیر هەژمار دەکرێن، چونکە کاریگەری لەسەر دروستبوونی ڕێژەی گەنجیش هەیە. یەکێک لە هۆکارەکانی کەمخستنەوەی منداڵ دەگەڕێتەوە بۆ قورسی بواری ئابووری و دارایی خێزانەکان و لەلایەکی تریشەوە بۆ بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری و بەرزبوونەوەی ڕێژەی خوێندەواری، چونکە بەپێی ئامارەکانی دەستەی پلاندانان لە ساڵی 2007 ڕێژەی نەخوێندەواری لە هەرێمی کوردستان لە 127 بووە، بەڵام لە 2019 بۆ 119 دابەزیوە. ئەمە ژوای کردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو خێزانە تازەکان منداڵی کەمتر بخەنەوە. پێشتر هەمووان پابەندی نەرێتە ئاینی و کۆمەڵایەتەکان بوون، هەم فرەژنی و هەم زۆر وەچەخستنەوە دیاردەی نێو کۆمەلگای کوردی بوو، بەڵام ئێستا ئەو کوڕ و کچە گەنجەی ساڵانێکە خێزان دروست دەکەن یەک یان دوو منداڵیان هەیە، لە کاتێکدا خۆیان لە باگراوندێکی خێزانی دا بۆ 12 کەسیەوە هاتوون. ئەمە لە کاتێکدا لە شارەکانی ناڕاست و خواروی عێراق خێزانەکان بە نزیکەی زیاتر لە 7 منداڵ دەخەنەوە. ئەمە ژوا دەکات لە چەند ساڵی ئایندە کورد لە عێراق لە ڕووی ژمارەوە ببێت بە کەمینە. ئەگەر ڕێژەی منداڵبوون لە هەولێر و بەغداوەکو نمونەیەک وەربگرین، لە ساڵی 2001 لە هەولێر 20,967 منداڵ لەدایک بوونە، لە هەمان ساڵدا لە شاری بەغدا 43,020 منداڵ لەدایک بوونە. لە دەروون و دیاردەدا دەپرسین ئەم داتا و ژمارانی خستمانە ڕوو لە داهاتوودا کاریگەری ئەریانی و نەرینەکانی چییە؟ ئایا کاریگەری لەسەر ئاسایشی نەتەوەی و ڕێژەی کورد لە عێراق دەبێت؟ دەستخۆش پێش ئەوەی قسە بکەیت من حەزەکەم ئێوەش بەشداری بکەن، هەمووتان ماشەڵا گەنجن، ئەگەر بەشداریش دەکەم من پرسیارتان لێ یەکەم. ئەمە یەک پرسیاری سەریع لە خانمان بکەم، ئەو خانمە بەڕێزانی کە لێرێ لە جەنابتەوە دەست پێ یەکەم، هەر ئەوەنە هیوادارم مایکەکەمان باش بێت. ژیانی هاوسەرگیریت پێگەێناوە؟ نەخێر. لە خەیاڵ تا ئەگەر ژیانی هاوسەرگیری پێکبێنی بیرت لەوە کردوتەوە چەند مناڵ دروستکەی؟ بیرم لێ نەکردوتەوە، بەڵام باوەڕ ناکەم زۆر بێ. بۆ لە بەرۆی ژینگەی چواردەورە هەموو یەک مناڵ و دوو مناڵەوە نییە؟ بەڵێ، بەڵام یعنی بۆ نمونە جەنابی دکتۆر باسی کرد
وتی 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 لەو ناوچەدا و بڕێونراوەکان باشە وتی زیاتر عەرەبی لێ من خۆم خەڵکی شنگالم کە خەڵکی شنگالم زیاتر کوردن ڕەنگە لەبەر ئەوە بێت چونکە ئەوان مناڵیان زۆرترە بەراورد لەگەڵ ئێرە و دۆک و سلێمانی بەڵام ئەو کەسانەی کە یعنی بۆ نمونە مناڵیان زۆرترە لە ڕووی داراییەوە ڕەنگە بە بەراورد لەگەڵ ئێرە خراپتر بێت باری دارایی کاتە تۆ ئەتوێ بڵێ دەردێکی تری مناڵ زۆری لەم هەرێمە ئێمە ئەوەیە کە بارگرانیت بۆ دروستەکە لە ڕووی داراییەوە ینی ئەو بەراوردە ینی کە ئەوان مناڵیان زۆرترە داراییان ڕەنگە واد لێکا پەشیمان بیت واد لێکا گەر حەزی شت لێ بێ خێزانەکەت بچووکەیتەوە دەستخۆش خانم جان زۆر بەخێربی هەمان پرسیار بۆ تۆ ینی ئەگەر پرۆسیا و سەرگیری بکەی ئەتوێ مەسەلەن چەند مناڵ دروستکەی هاوسەرگیریم کردو و ساڵێکە یاخوا پیرۆزت پرسیاری زۆرم بۆ دێکە بۆچی تایسە مناڵت نییە بەس هۆکارەکەی هەر ئەوەیە هاوڕام لەگەڵ ئەو هاوڕێکەم و دکتۆریش قسەکانیان ڕاستە باری دارایی زۆر نەک هەر من هەموو زۆربەیان لەوانەیە بەهۆی باری داراییەوە بێت کە تو ئەگەر بێت و دەوڵەت یان سیاست لەگەڵت بێت وەک باسییان کرد ئەگەر بتوانن لایەکت بۆ ئاسانتر بکەن بتوانی فکری لێ بکەیتەوە لە هۆکارەکانت کە مناڵتان تا ئێستا دروست نەکردووە ببورێت ئەگەر شخصیش بێ لایەنی داراییە کە هەستەکەی ئامادەنیت کاڵم لایەنی دارایی نەک بۆ معنایی کە نەتوانی مناڵەکە دەخەوکی بەڵام وەکو دکتۆر و بەڕێزان باسییان کرد مناڵی ئێستا زانکۆی ئەهلیەوێ خوێندنگەی ئەهلیەوێ نازانم چی ئەوێ شیر گرانە مامۆستا شیر ینی شیر هەر زۆر گرانە سوتفەت نازان مناڵ ئێستا بوونەوە ئەشیرەشە خۆیان ژووری تایبەت خۆیەوێ دەبێت بۆ مۆسەفاتەش بێت کە ئەو گەرەکێتی ینی تەخت و عینەکانی نازان هێلێکی تۆ نازەم شتانە بێت جاران 11 کەس لە ژوورێکە خەوت یەک بەتان یەک لێبەتانی نەشتوێرە نەقەبکەی دەسەکانە زۆر خانم قسەم بۆکەی حەزێت نەبێت جەنابەت شنگال و جەنابی شت دەتەنیشتیەوە باڵاپۆشیەوە ئەو وێنە جوانەیە کە هەمیشە لە کوردستان ئامانەیە هەمووی هەبێت و هاوڕێشتن زۆر بەخێر بێن جان من پرسیارە لە یەکەم هاوسەرگیریت کردووە یان نەتکردووە ئەگەر کردوتە یان نەتکردووە پلانتە چەند مناڵ دروستکەیت نەخێر هاوسەرگیریم نەکردووە باشە ئەگەر بیکەیت ئیشەڵڵا لە داهاتوودا ئەگەر هاوسەرگیری بکەم حەز ناکەم منداڵ بخەمەوە یعنی ئەو کەسەی بەرامبەرم کە دەمێت زەواج لەگە بکەم ئەگەر ڕازی لەو شتەی لەبەوەی پێم وایە لە سەردەمێکی هەندەمە ترسیداردا دەژین لایەنی کۆمەڵایەتی گرنگترە لە لایەنی مادی ئەمن یعنی ئەو شتە ناخەم ئەسلەمی یعنی ئەستۆی خۆم کە منداڵێک پەروەردە بکەم لەو سەردەمەدا چکە من لایەنی کۆمەڵایەتیم پێ گرنگترە لە لایەنی مادی یعنی هەر ئەترسی لەوەی کە مناڵ دروستکەی بۆم ژینگەیە بەڵێ ناتوان پەروەردەی یعنی واز لە مادە و هەموو شتێکی هەمووی بۆ سیقەت بە خۆت نییە پەروەردەیەکی سیقەم بە خۆمە سیقەم بە ژینگەی دەرەوە نییە باش ڕائێکی جیاواز بوو ڕائێکی جیاواز بوو دەستخۆش من ئەو پرسیارەکەم پەروەردەکردنی ئەمە لای جەنابەت پەروەردەکردنی مناڵ پەروەردەکردنی مناڵ گەیشتووەتە ئەو شوێنی دەنگ هەیە سڵاوتانە بێ زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ئامادەم لە بەرنامەی ئێوە زۆر سپاس بۆ جەناب بەس یەک بەخۆم دکتۆرە ڕۆزم ئەمن لە ستافی تەندروستی ئیش دەکەم بەخۆم اختصاص جوانکاری زۆر حاڵەتی وان بووە هاوڕێی دکتۆرم بووە کە اختصاصی منداڵبوون و ئافرەتانە زۆر کەیسیوان بینیوە کە دەلێتن ئەمەوێ منداڵەکەم لەبار ببەم بۆ ئایا پرسیاری من ئەوەیە بە مێشکم دادێتن لە هیچ دیانەتێک لە هیچ دینێک ئەم باسی دیانەت ناکەم لە هیچ دیانەتێک ڕێگە پێ دراوە نەفسێک بکوژرێت باشە بۆ بیکوژێت زۆر کەیسیوا دێتە لای ئەمن بە چاوی خۆم بینیوە ئەلێ تااقەتم نییە لە بەرجوانیم تێک دەچیت ئەمەوێ منداڵەکەم لەبار ببەم ئەوە قسەکەی جەرابە دینەکەت هەبێتن
هەر دینێک بێ ئەمن باسی دیانەت ناکەم ڕێزم بۆ دیانەت هەیە بەس هیچ دینێک ڕێگە پێدراو نییە کە نەفسێک بکوژرێت جوانە دەست خستە سەر ئەو برینەی کە ئێمە ئەمانەیە وەکو خانمێکی دکتۆر زۆر بەخێر بێ ئەم قسانت پێبوو ئێمە بە دوای ئەم قسەیە گەڕین بۆ قسەت بۆ نەکردین خانم هاوسەرگیریت کردووە یان نەتکردووە نەوکردووە ئەگەر بیکەیت با من پرسیارە لێ بکەم ترسی ئەو پرسەت هەیە کە خانم باسی کرد ناوەڵ ئەوە دەگەڕێتەوە سەر خۆت باش دەگۆڕ باشە چەند مناڵ دروستەکە ئیشەڵڵا ئەوە دیار نێزارت دیار نێجار ناوەڵاشتان بیرم لێ نەکردوەوە باشە چێ حەزەکە 5-6 مناڵی هەبێ لە کوڕ و کچیش کاکە چێ حەزەکە 5-6 مناڵی هەبێ کەس حەزنا چوار تۆ حەزەکەی چوارە هەبێ دە ئیشە بە ئەبمەرە جان بەڕای ئەمن ڕستق لە دەست خوایە بەوەی نییە کە باری دارای خراپە ئەوە نییە ڕستقی هەموو کەسێک نووسراوە هەموو دیانەتێکیش وایە کە هەموو کەسێک ڕستقی خۆی هەیە یعنی بەڕاستی پێم ناخۆشە زۆر پێم ناخۆشە و دیاردەگەلک زۆر بۆ دکتۆریش هەیە بەشدارە لەو تاوانەی کوا مافی منداڵان کا هیچ مافی منداڵان نبینم لە پێم خۆشە دکتۆر خانمێکی گەنج و دکتۆرە و بەو جۆرە کۆمەڵایەتیە بیرەکاتەوە و پێی لە ناو ژینگە کۆمەڵایەتەکە نێناوەتە دەرەوە یعنی فعلەن جاران قسەیەکە بۆی هەر مناڵی جێت خوا ڕزقیات و ڕزقی ئەو مناڵش لەگەڵ لە دایکبوونە پێم وابێ پێیەکی دینیشی هەیە و بابەتە دەستخۆش چیتر قسەم بۆکات فەرم تۆڵێ چی تۆ چەند بەتەمای چەند مناڵ دروستکەی وڵا هەر دوو بەسە دەبروی لە کۆمەلگایکە باشە خێزانی خۆتان چەند مناڵن نۆ ئەی ماشەڵڵا ئەم نوێ چۆنە ژیان خانۆکەتان چەندێک بوو بەڵێ بیانی ماڵەکەتان چەندێک بوو ژووری خۆتان نەبوو هەرنووی وە هەر پێکەوە دەبووین دوو برا و 6 خوشکین 7 خوشکین بەخۆمەوە ئای خوا لێکان نەکەی ئینشەڵڵا دایک و باوکیشتان تەبەن یان خوا ئەفریقایە خوا یعنی دە بۆ 11 کەس لە ماڵێکە ئەژیان و زۆر بەخۆشی و خوێندنتان ئاستی خوێننی هەمووتان چۆنە وڵا زۆر بیان تاویان کردێ زۆر بیان تاویان نەکردێ بەڵام هەر لە خوێنە دەستخۆش زۆر سوپاس قسەم بۆ بکەینجا ئەو قسانە باش بوو یعنی ئەو قسانە بۆم گرنگ بوو با منەوە پرسیار لە تۆ بکەم ماڵی خۆتان چەند کەسن خێزانت ناڵێم ینی ماڵی باوکە باڵێ ئێمە سێم ناڵ بووین وڵا ئێوە هەر لە کۆنەوە هەر لە کۆنەوە قوربان جەنابێت ئێمەش چوار بووین یاخوا تەمەند بەدایک و باوکمەوە 8 بووین ینی 6 مناڵ و بەس دایکم نەخێنەوە بوو لە ماڵەوە بوو من هەر خۆم گەورە بوو لە مناڵەکان خۆمان گەورە بووین دایکم لە ماڵەوە بوو خەریکمان بێ ئەرک بوو هیچ ئەرکمان نەبوو هەمومان بڵێ براکەم هەمویان لە 10 ساڵەوی تر کەوتنە سەر ئیشیان نەکرد زەختێکی مادیان دروست نەکرد ئەسڵا من بەبیرم دێ خۆمان بوو کەڵەمان دروستە کرد بەدار ئێستا تو بڕۆ بووکە ئەچیتە دوکانێک مناڵەکەت هەر شێتەکەونە شتی عەجیب و هەری دێنێ سۆشیال میدیاش دەوری هەیە لە مۆزوع طبعا ئەی دکتۆر کتێبەکانی کە سەفتەمانە کرد و بەلاسیکەکە لێتەیە ینی مەسرفی نەجانتا هەبوو نە ئەوە گونی بە گونی کتابمانە بەر بۆ مەدرسە ئەمێ ئەو پرسیار لە جەناب بکەم ئایا لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەرزکردنەوەی ئەم هەموو داواکاریە بۆ مناڵ تەندروستە ئێمە هەرڵین ئایپادی ئەوەی مەسرفەکە قورسە نازان چیە ئەی خۆ ساڵانە منەمەیە گەر قسێ بکەین بەڕاشکاوی ساڵانە و کەسان ئەو مناڵانەی کە یەکەمی کوردستانە بن مناڵە دەوڵەمەنەکان نییە و مناڵانە نیم کە لە مەکتەبی ئەهلین دکتۆر بەڕاستی هەمووی کوڕکچی هەژار و فەقیرە هەمووی ئەو کوڕکچانن کە ژیانیان وەکو ئێمەمانان و خانم و جەنابە ئەوە بووە کە لە ماڵێکی بچووکە ژیان بەسرە بن و یەکەمی هەرێمیشە بن کەمترین لە زانکۆ حکوومیەکانە یا لە خوێندنگە حکوومیەکانە یەکەم و دووەمی تیا هەڵەکەوێت وەنیە بەڕاستی جان کاکە ئێمە مەوزوعی مناڵبوون و هاوسەرگیری ینی من ڕێیەکم هەیە هاوسەرگیری معنایەوە نییە تۆ مناڵە دەبێ اینجا داتاکانیش لێرە کە باسی یەکەم بیستە لە ماوەی دووسێ خولەک ڕنگدانەوەی ئەوەیە باش لە سا 16 ئافرەتان ئەوە یان پیاوان ئەوانەی کە هاوسەردارن هاوسەریان هەیە لە هەرێمی کوردستان ساڵی 2010 یەکێ لە ڕێگاکانی ڕێگری لە سکپڕی بەکارهێنن یەکێ لە سا چەند لە سا 16 لە سا 16 لە عێراق ئەمە باسی 2010 کەم لە عێراق لە سا 50
هەمان ساڵ ئەمە یەکێ لە خاڵەکانی کە حەزم کرد گرنگە وەڵام ئەوە یەکێکە لەو شتانی کە زۆر گرنگە لی تێبگەین ئافرەت و پیاو چۆن بیرەکەنەوە ئێستا ئافرەت و پیاو بیر لەوەکەنەوە گەر هاوسەرگیری بکەن چەند مناڵیان هەبێ اینجا ئێمە سەر ئەو خاڵی چەند مناڵیان هەبێ باش مۆزوعی چەند مناڵ یان ماوەی بینی مناڵی یەکەم و دووەم زۆربەی زۆری ئافرەتان و پیاوان ئەوانەی کە هاوسەردارن ئەڵێن ئێمە ئەمانەوێ لە بینی مناڵی یەکەم و دووەم 3 ساڵ هەبێ بەلایانی کەمەوە 3 ساڵ 3 تا 4 ساڵ ئەمە یەکێکە لە بابەتەکانی ترکە پیتانکەواتە تقریبن لە 15 ساڵا 3 مناڵەت ئەگەر یعنی مۆزوعی هاوسەرگیریکردن پێشتەمەنی 18 ساڵ و 15 ساڵ هێشتا هەیە لە هەرێمی کوردستان هێشتا بەڵام بە بەراورد بە عێراق زۆر کەمی کردوێتەوە لە عێراق ئەوانەی کە پێشتەمەنی 18 ساڵ و 15 ساڵ هاوسەرگیریەکەن زووتر مناڵیانە بێ و زیاتر مناڵیانە بێ لەوانەی کە هەل هەرێمی کوردستان درەنگتر ژنەینن یان شووەکەنەوە ئەمە یەکێ لە بابەتە گرنگەکانی ترە مۆزوعی خوێندن ینی عفو خوێندن ناوی ڕێژەی ئافرەتانی تەمەەن 15 بۆ 49 بە گوێرەی هۆکارەکانی دووگیان نەبوونیان ئەمە بابەتی تەندروستیە لێرە باش لە سا 60 ئافرەتەکان ئەڵێن ئێمە مناڵمان نابێ لەبەرەوەی کێشەی تەندروستیمان هەیە نەچوونێتە ناو قوڵایی کێشەی تەندروستیەکە چییە ئێمە لە ڕووپیەوەکەی خۆمانەمە 2021 باسەکەم ئەمە دوایین ڕووپێەوە کە پێشسەی هەفتە ڕامانگەیان تایبەتە بە بارودۆخی تەندروستی و کۆمەڵایەتی ئافرەت لە هەرێمی کوردستان یعنی لە سا 60.3 لە سا 60.3 ئافرەتانەوانەی هاوسەردارن ئەڵێن ئێمە لە ڕووی تەندروستیەوە ئامادەنین ناڵمان ببێ وەکو باسم کرد نەچوونێ نابابەتە تەندروستیەکەەوە ڕەنگە توێژەری کۆمەڵایەتی بە فۆکس گروپ و ئەمانە بتوانێت قەراری لێبە ینی زیاتر بچێتە ناو مۆزوعەکە بەڵام ئەو ڕێژانە هەمووی ڕێژەی بەرز و ترسناکە بەڕاستی بە تایبەت ڕێژەی یەکەم ئەم ڕێژەی دووەمەکە ڕێژەیەکەم وتە لە سا 16 ئافرەت بەڵێ کورد بە هۆکارێک لە هۆکارەکان ئەوێ منعی مناڵبوون بکەن جگە لەوەی کە خانم دکتۆریش باسی کرد یعنی بە سەدان خێزانی شەیەکە مناڵەکەش دروستە بێ ئێمە باسی لایەنە کۆمەڵایەتەکەمان کرد باسی لایەنە تەندروستیەکەمان کرد طبعاً ڕێگری لە ڕێخستنەوەی خێزانی پیاڵێنەوە ئێستا کە مۆزوعێکی باوە ناو ئافرەت و پیاو کە قەراران چەند مناڵیان ببێ اینجا ئێمە هەرمی دانیشتوانمان هەیە لە 2020 ئێمە لە ساسی و 5 بڵێنی دانیشتوان تەمەنی لە 0 بۆ 14 ساڵەوە لە تەمەنی خوێندن و قوتابخانەوەمانن لە ساڵی 2040 ئێمە خەمڵاندومانە ئەڵێن ڕێژەکە کەمترە بێ لە 28 لە سەد ئەو تەمەنە گروپی تەمەنی 0 بۆ 14 ساڵ ئەوانەی کە ئەچنە ناو هێزی کاریان ئەتوانن کار بکەن لە تەمەنی 15 ساڵ بۆ 64 ساڵی لە 2020 61 لە سەد کەمترە لە 2040 ئەبێتە 65 لە سەد واتە لە ڕووی ئابوووریەوە گەر سەیری کەیتەوە ئەوەی مۆزوعی بەخێوکردن کە باسییان کرد دکتۆر و شەلەخان ئیعالە بەخێوکردن لە 20 ساڵی داهاتوو مناڵمان کەمترە بێ گەنجمان زیاترە بێ دەرفەتی سەرمایەی دیموگرافیمان زیاترە بێ کە سەرمایە دیموگرافی زۆر گرنگە وڵاتان بە دوایە گەڕێن زۆر مەطلبیانە بۆ ئەوەی بتوانن وڵاتەکەیان لە ڕووی ئابوووریەوە گەشە بسەنێ بەڵام ئەبێ تۆزێ وریابن لە دوای ئەو سەرمایە دیموگرافیە نەکەونە ناو ئەیجین کە پێ ئەوترێت یان پیربوونی کۆمەلگاکەیان کۆمەلگە وایە ئەیتر ئیعالە کەمترە بێت وەزعی ئابووری باشترە بێ بەڵام ئەڵێ بەندە بەوەی کە تۆ بتانی ئەو سەرمایە دیموگرافیەی کە هەتا بەمەرجێک سیاسەتی وەبەرهێنانی ئابووری و کۆمەڵایەتی ڕاست و دروستت هەبێ لە کەرتی تەندروستی و پەروەردە و بەڕێوەبردن و ئابووریدا تەندروستی و پەروەردەی تایە تەندروستی و پەروەردە لە هەموو ڕووپیەوەکانمان کە کردومانە ئەوەیە دەستەکانی خۆش بێ دوا قسەم بۆ جێبێڵە لە کۆتایە دوا قسەم بۆ بکە دکتۆر دوا قسەم بۆ بکە چی بکەین سوالەکە چی سوالەکەم ئەوەیە تاو ئەوە بابەتەکەمان خستە سەر ئەم مێزە و لایانی پەیوەندیدار ئاگادارە و خەڵک ئاگادارە و ئەو خانمانە لە دکتۆر و لە گەنج و لە بە جیاوازی دین و هەموو شتێک قسەیان بۆ کردین هەمومان تقریبن مۆبەڕیرەکانیشمان مقنعە تقریبن یعنی خانمەڵێ جیاوازترین ڕا ئەوەی خانم بوو کاڵێ من بابەتەکەم نە ئابووریە نە ئەوەیە بەس ناتوانم مناڵ دروستکەم بۆ ناو ئەم ژینگەی کە هەیە
جا من لەبەر ئەوە ئەڵێ ئەبێ عادی نظر بە وەزعی خۆما بکەین ولەبەر ئەوە من تەئیدی مامۆستایشم کرد کە ژنێکی باڵا دروست بکرێتەوە لەسەر ئاستی ئەکادیمیەکان و شارەزاکان کە مەسئلەکە بەگشتی وەرنەگرین ئێمە بەڵکو بە بۆنەی وەزعی هەرێمی کوردستان زروفی هەرێمی کوردستان نەک بەس زروفی ئابووری تۆ ئەڵەی وەکو قسەکەم ئەوەیە مەبەستمەوەی تۆ ئەڵەی ئەمە بابەتێک نییە کەوکو بابەتێکی گشتی تەعاملی لەگەڵا وەکو بابەتێکی چۆنەڵی تەواریە ئەبێ چاچیکەین خەریکی بین بەردەوامیشە بین لەسەری چکە مەسئلەکە مەسئلەی تەنها ئابووری نییەوەکی زیاتر تەرکیزمان کرد لەسەری دیسان تەکی دەکەم مەسئلەکەمان سیاسیە مەسئلەی ئایندەی هەرێمی کوردستانە ئەبی ئەوە ڕەچاوی بکەینن لەسەر ئەم مەسئلەکە ئەوە چۆن ڕەشا بکرێتەوە ئەبی ئەو مەشاکیلانەیەکی لە کۆمەلگا هەیە لە هەر ماڵێک بۆ ناتوانانی منداڵ دروست بکە زیاتر یاخو زەواجی درەنگ ئەکا چۆن بتوانین مساعدەیانەکەین دامیانەکەین بۆ تێپەربوونیان لەسەر ئەم کێشانە تاکو بەیانی کێشەکە گەورە نەبێ لەسەر هەرێمی کوردستان و سیرەکە لە دوای ئەوە ژمارەی دانیشتوانمان لە خەتەرە بێت و بە تایبەتی ئێستا حالێنیمە معڕەضین بۆ کۆچکردنێکی لە عێراقەوە لە خارجی عێراقەوە بۆ کوردستان ئێستا لە کوردستان مەجال هەیە هەر عەرەبێکی بێتەوە لە ناوڕاست و خواروی عێراق ئەتوانی ئەرزی بکڕی خانووی بکڕی و جێنشی نەبێتەوە مثلەن و خۆتان جەلابتە دەزانن عەرەبەکان زیاتر بەرەو منداڵ بوون زیاترە و زۆترشە لەبەرەوە ئەگەر ئێمە مەسئلەکە هاکەزایی بڕوات و بەبێ ڕەچاوکردنی ئەم مەسائلە بەڕاستی خەتەرێکی گەورەیە لەسەر ئەمن و ئاسایش یاریی کوردستان دەستەکانە خۆش دوا قسەم بۆ کاکە من شتێکم لە بیست بێڵێم بەهای منداڵ خستنەوە پێشتر بەهای منداڵ خستنەوە بەرز بوو ئەنی ژنێک ئەگە بیتوانێ 5-6 مناڵ بخاتەوە ئۆکێ و زۆر مهمە بەس ئێستا نا ئێستا من ژنێک یان ئایلێکس 4 منداڵ ئەو هەمووت بۆ چییە بەهای منداڵبوون کەمی کرد ینی لە ڕووی کۆمەڵاتێکەوە کەسێک کە منداڵ زۆر بخاتەوە بۆچیەوەنە بۆ چیتە بەڵام جارە نا جاران ئەگە مناڵی زیاتر بووە بەڵای چۆن ئەوە خسوبەی هێژنەکە هەر هینە ینی مەکانەی هەبوو قسەی دەڕۆژ تەجروبە ینی خەڵکێک دەچوو پرسیان پێ دەکرد ئێستاوان نییە ئێستاوانی ئەوە بە شێوەی بەها چی بکرێت گەڕانەوەی سەرمای کۆمەڵاتی بریتە لە چی لە متمانەی نێوان خەڵک لە ئاستی خەڵک متمانەی خەڵک بە سەرەوە متمانەی ئێمە بە یەکتری ئەو خاتوناڵێ ئەڵێ من مناڵ بۆچی بخەمەوە ئەترسێم لە ڕۆ کۆمەڵاتێکەوە تووشی کێشە بێت ڕاستەکە ئێمە مزگەوتەکانمان کە پیرۆستترین شوێنن ئێمە منداڵەکانمان دەسێتەوە ترسێکمان هەیە کە مەسان شتێکی لێ نەکرێت کە کرا تەمام یعنی لە ڕۆ کۆمەڵاتێکەوە قیمەتی ئەنی شوێنێکی پارێزراو نیە بۆ منداڵەکانمان ئەوە حادسێک ینی ترسێک دروستەکان لای هاوسرە تازەکان فکری لێ ئەەکەنەوە کە منداڵەکەم پارێزراو نیە جاران ئێمە لە ماڵ جیرانەکانمان بووین دایکمە گە سەفەری کردبا ئەما چێما جیرانمان تەبیعی هیچ مشکلە نەبوو ئێستا ناوێری لە ماڵی براد ناوێری منداڵدانی ئەو حادسە ئەو ترسە نەبوونی ئەو متمانە کۆمەڵاتی لە ئاستی خەڵکی بە شێوازە ئاسۆیەکەی ئیشکالی دروست کردووە چۆن ئەگەڕێتەوە گیانی هاوکاری و مەسەنەوان دوا قسەم بۆ بکە 30 سانی بەخوا من ئەڵێم هەموو یەگەڕێتەوە بۆ بیر و بۆچوونی ئافرەت و پیاوی سالەم کۆمەلگای ئێمە ئێستا هەیە و ئەو هۆکارانەی کە ئایانەوێت بۆچی ڕێخستنەوەی خێزانەیە بەکاربێنن زۆربەی زۆری دانیشتوانی یانەوانی کە هاوسەرگیریان کردووە لە هەرێمی کوردستان ئەڵێن لە 1.5 لەوانە ئەڵێن ئێمە ئارەزوو نەکردنی مناڵبوونمان هەیە ئەوە هەر بەبێ هیچ ئەوە نامانەوێ مناڵمان هەبێ لە 34یان ئەڵێن ئێمامانەوێ ماوەی نێوان یەک مناڵی دووەم و 4 ساڵ هەبێت بەرەوە مناڵبوون زۆر بەرەو کەم بوون نەڕوە واتە بیر و بۆچوونی خێزان زۆر گۆڕاوە لەگەڵ جاران دەسەکانی خۆش بێ پێم وا بێت لە ماوەی کاتژمێرێکە زیاتر لەوەی کە پێویست بووتمان من لێرەوە بەلایانی پەیوەندیدارەڵم ئەوی بەلامەوە گرنگە ئەوە هیچ لایانی پەیوەندیدارەمە هیچ سازشێک نییە یا چوزانم ئەوەیەک نییە بالانی پەیوەندیدار بخینە ئەو لاوە گریمان هەموو زروفێک ملائیم بێ بۆی کە ژینگەیەکی مناڵی باش دروست کرێ بەڵام ئەوە تا بەپێی داتا لە ساچلێکی هاوسەران ویستیان نییە بەبێ هیچ هۆکارێک قەراری مناڵ دروستکردنیان نەیەوە و خانم باسی کۆمەڵێ برینی کرد لە خانمانە لە هاوسەرەکانە کە ئەوەندەی لە شولار و جەستەی خۆی پێگرنگە
ئەوەندە ئێستقراری ناو خێزان و چواردیواری و بەرهەمهێنانی مناڵی پێگرنگ نییە. لە کۆتایی ئاڵێم ئەمە بابەتێکە کە بە دوو هێڵی تەریب هەم حکوومەت وولایانی پەیوەندیدار جەنابتم بیر نەچێت دکتۆر هەمیشە خەمی قەواری کوردێتی لەم مانتیقەیە لە چەندین لاوە بە چەندین جۆر هێرشەکرێتە سەر کەمبوونەوەی قەواری کورد لە کوردستانە لە بێدەوڵەت بوونمانە و لە چی و چیە و ئەم دەردەشی بێتە سەر و دەردی بچووکردنەوەی خێزان و کەمبوونەوەی زمان و ئێمە لە بەرنمەکانیاندا باسی ئەوە شەکەین ینی تەنها بابەتەکە مناڵ نییە. ئێستا مناڵی کورد شانازیە دایک و باوکی شانازیە کە ئەگەر کوردی نەزانی و بە ئینگلیزی قسە بارحاڵ ئەم هەویرە ئاو زۆرە کێشێت ئێمە شەڵەی زنجیرەیە بەرنامەی زۆر باشی لەسەر بکەین هیوادارم شتێکمان گیانە بێت و بەو دایک و باوکە بەڕێزاناڵم کە قەراری پێکەوە ژیانیان ناوە ئەمە خوا نەخواستە ئامۆژگاری نەبێ ئێمە حەدیۆمان نییە بەڵام چوارچێوەی خێزان بە مناڵەوەیە و چوارچێوە و ئایندەی ئەم وڵاتە بە نەوەکانی ئێوەمانانەوە هیوادارم شتێکمان کردگەمە.